هەرچەندە ڕێژەی بەشداری هاوڵاتیان و خوێنەران بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەراورد بە 6 ساڵی ڕابردوو لە ئاستێکی لاوازدایە. بەڵام هاوشێوەی 6 ساڵی ڕابردوو زۆرترین خواستی خوێنەران و سەردانیکارانی پێشانگاکە بۆ پەرتووکە ئاینیەکانە. خەڵکی ئێمە خەڵکێکی ئایندارە، خەڵکێکی مسلمانە. زۆر هیچ عجایب نییە ئەگەر زۆرترین فرۆش کتێبە ئاینیەکان بێت، چونکە خەڵکی ئێمە لە 195 مسلمانە، بەڵام بەشێوە گشتەکەی کتێبی ئاینی فرۆشی زۆرە، ناکرێ ئەمە نادی دەبگیرێ، بەڵام لە هەمان کاتیشە پێشانگاکە ڕەچاوی ئەوەی کردووە کە هەموو جۆرە کتێبێکی بۆ هەموو جیل و توێژ و نەتەوەیەک تێدا بێت. خاوەنی خانە ئاینیەکانیش بابەتەکە پشتڕاست دەکەنەوە و دەڵێن هەموو ساڵێک پشکی شێری فرۆش بەر پەرتووکە ئاینیەکان دەکەوێت و ئەمەش بەڕوونی لە ئامارەکانی ساڵانی ڕابردووی پێشانگاکە بەدیار کەوتووە. سپاس بخوا پڕفرۆشتن کتێب هەر ئاینەکان دەرئەچن لەبەرەوەی دەستگایەکی زۆری ئاینەکان هەن ئەلحەمدولیلا لە کتێبخانەکانە و خوێنەری ئاینی زیاترە. ئەلحەمدولیلا خەڵکی ئێمە زۆر ئەخوێنێتەوانە بە تایبەت ئیسلامیەکان لە مامۆسانی ئاینی لە فێقەکانمان لە هەموو توێژ و چینەکان زیاتر خوێنەرەکان کتێبە ئاینەکان فرۆشی زیاترە و ئەلحەمدولیلا پڕفرۆشتنەکان لە لای کتێبە فرۆشە ئاینەکانن. بەڵێ وایە پڕفرۆشتین کتێبەکان کتێبە ئاینیەکانن لەبەر ئەوەی خەڵک ئەلحەمدولیلا گەڕاوەتە بۆ ئاین وەکو سەرچاوەیەکی سەرەکی ژیانی خۆی بەکاردێ و خەڵک تەجروبەی ئەوەشی کردووە لە ڕووی پەروەردەیی، لە ڕووی فکری، لە ڕووی کۆمەڵایەتی، ئەوەی قازانجی پێگەیاندووە ئاینە و ئەوەش سەلماوە خەڵکیش لە ناو خێزان و دابوو نەریت و شتی خۆی ئەوەی تاقی کردوێتەوە چونکە ئاین لەکێوە هاتووە لە خوا کە خوای گەورەش دروستکەری ئێمەیە ئەزانێ ئێمە چیمان پێویستە. هەر شتێک بدرێت لە پێوەری ئاین دڵنیا بە ئاخیرەکەی سەرکەوتنە. ئەمە مۆزوعەکەیە. کاتێک کتێبێکی ئاینی ئەبینی کە ئەڵێ کتێبێکی ئاینی با ڕۆمان بێ، با نووسین بێ، بابەت بتکی زانستی بێ کە درا لە پێوەرێکی ئاینی لەژێر خەتی ئاین دەرچوو بزانەوە کتێبێکی سەرکەوتووە. بۆیە خەڵکی دائیمەن بە شوێن و کتێبانەوەن کە هەڵسەنگانی بۆ کراوە لەلایەن ئاینەوە. حوتەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە 3 ئەم مانگەوە دەستی پێکردووە و بڕیارە تا 13 مانگ بخایەنێت. 16 وڵات بە 50,000 ناونیشان بەشداریان لە پێشانگاکەدا کردووە و زۆرترین خانە و پەرتووکەکانیش ئاینین. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.